دێنێ سەر شیکارکردنی پرسیاری نیشتیمانیمان هەیە. پرسیاری یەکەممان ئەڵێ ژمارەیەکی ڕاستی لە نێوان دوو ژمارە یەک ژمارەی تەواو یەک لەسەر سێ ژمارەی تەواو دوو لەسەر سێ کە 2023 هاتەوە پار خولی یەکەم. ئەو پرسیارەمان شیکار کرد گوتمان کە وەڵامەکەی دەکاتە چەند یەک ژمارەی تەواو یەک لەسەر سێ ئەی دەکاتە وەڵامی ڕاست. تازە شکارم کرد لە هەر لەم ڤیددیوە پێویست ناکە شکاری بکەمەوە. پرسیاری دووەممان هەیە ئەڵێ چ ڕەجی سالب 6 جاران سالب 2 ڕەگەکەی وەک خۆ دەنووسیەوە نەڵێ چونکە سالبم لە ناو ڕەجی هەیە دەبیتە ژمارەشی ناڕاستی ئاگادار بە چونکە کردارەکە چیە جاران تێ کەواتە دەبی سەرەتا و کردانانە ئەنجام دەی سالب جاران سالب دەکاتە چ دەکاتە موجب 6 جاران 2 دەکاتە چەند دەکاتە 12. ئایا 12 ڕەجی هەیە نەخێرنیتی مادەم ڕەجی نییە دەبیتە ژمارەشی چ ناڕێژەی کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری سێمان هەیە ئەڵێ چ ڕەجی 36 ژمارێکی چییە؟ ئەگەر ڕاستەوخۆ نازانی وەڵامەکەی وەرە دیقەتدا ڕەجی 36 تەمشای هەڵبژارنەکان کرد چی لۆ نووسە ناڕاستی. ئایا 36 ناڕاستیە؟ نەخێر ناڕاستی نیە لە بەچ گوتمان هەر کاتێک سالب ناوڕێکبی ئەو کات دەبیتە ناڕاستی کەواتە ئەو هەڵبژارنەکەم کەم کردەوە. ئەو جارێ ئایا پێناسە نەکراوە؟ نەخێر گوتمان هەر کاتێک ژێرێک کە سفر بێ کات دەبیتە پێناسە نەکراوە دیش نابێتە وەڵام. ئایا 36 دەبیتە ناڕێژەیی؟ نەخێر نابێتە ناڕێژەی لەبەر چونکە 36 ڕەجی هەیە دەبیتە ڕێژەیی ئەوەش تەرک کەواتە ئەوەی ماوە دەبیتە وەڵام تەواوە ڕێژەیە و ڕاستیە. پرسیاری چوارەممان هەیە ئەڵێ کام ژمارە ناڕێژەیە ناڕێژەیی 0.7 ژمارەشی دەیە ئەوە ڕێژەیە ئەوە دەڵێت چ ناڕێژەی ئەوەش کرد ئەوەش دەبتە ڕێژەی ئەو ژمارەشی تەنیا گوتمان هەر ژمارەشی تەنیا یاخود تاقانە دەبیتە چ ژمارە ڕێژەی ڕەجی سێز دەمانەیە چونکە ڕەجی نیە دەبیتە چ ژمارەشی ناڕێژەی کەواتە دی دەبێتە وەڵام هەر پێویست ناکە شکاری بکەین. پرسیاری پێنجەمانەیە ئەڵێ کام ژمارە ڕێژەیە ڕێژەی 17 ڕەجی هەیە نەخێر کەواتەوە ناڕێژەیە لێرە سالب لە ناوڕەگە ئەوەش نابیتە ڕێژەی 25 ڕەجی هەیە بەڵێ کەواتە دەبیتە ڕێژەی دیش چونکە ژێری کرد سفرە دەبیتە پێناسە نەکراوە کەواتە سیم دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری شەشەم کە پاراتەوە 2023 ئەڵێ کام دەربرین ڕاستە بۆ ژمارە ڕەجی 4 لەسەر سفر ژێری کردت چیە سفر کەواتە ڕاستەوە خۆ دەڵێ چیە پێناسە نەکراوە. دێنە سەر پرسیاری هەفتەم ئەڵێ چە هەموو ژمارە ڕێژەی و ناڕێژەیەکان دەگریتەوە گوتمان چییە؟ هەموو ژمارە ڕێژەی و ناڕێژەکان دەگریتەوە گوتمان هەر ژمارێک ڕێژەی بی و ناڕێژەی بی دەبیتە ژمارەی چە دەبیتە ژمارەی ڕاستی. پرسیاری هێشتەمان هەیە ئەڵێ کام ژمارە ڕێژەی نییە ڕێژەی نییە و مەبەستی چیەواتە مەبەستی چێماواتە ناڕێژەیە ئەوە ڕێژەیە بیش ڕێژەیە ئەو دەڵێت چە ڕێژەی نەبی 19 ڕەجی هەیە نەخێر کەواتە ناڕێژەیە کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست. بایەکانی سین چینکەوە دەکەن سینکەم 90 بکەیت و ژمارەی ڕاست ئەوەش پارهاتەوە ئەوەشمان شیکار کرد ئەی دەبێتە وەڵامی ڕاست گوتمان ناو ڕێگەی وەردەگرینی یەکسان گەوتریان یەکسان دەکەین بە سفر سینکەم 90 گەوتریان یەکسان دەکەین بە سفر سینەکە وەکو خۆ نیشانەکەش وەکو خۆ ئەو سالب 90 پستە و لای دەبێتە چ موجب 90 سین گەوتریان یەکسان لە 90 کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری دەیەمان هەیە ئەڵێ ژمارەیەکی ناڕێژەیە بچووکترشە لە چەند لە سێ تەمەشاکە ئەگەر دیقەت دەیت دی ڕەگەشی دایتە تو لە ناو ڕەجی سالبە ئەو ئەڵێ چ ژمارەیەکی ناڕێژەیە بەڵام ئەوە ژمارەیەکی چێ ناڕاستیە کەواتەوە هەڵەیە 25 ڕەجی هەیە بەڵێ کەواتە ڕێژەیە لێرە نووسیتە چی ناڕێژەی کەواتەوەش نابیتە وەڵام. دوو ژمارەی چییە ژمارەی ڕێژەیە هەر ژمارێک بە تەنیا بوو تاقانە بوو ڕێژەیە ئەوەش کەواتە ئەی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری یازدەمان هەیە ئەڵێ کام دەڕبرین شیاو نییە بۆ ژمارە هەفت شیاو نییە واتە وەڵامەشی هەڵە بڵێ بۆ چە بۆ ژمارە هەفت ئایا ڕێژەیە بەڵێ گوتمان هەر ژمارێک تەنیابی بتە ڕێژەی باشە مادەم ڕێژەی بوو کەواتە نابیت ناڕێژەیە چونکە لێک کاتە ژمارێک نابی ڕێژەی و بی و ناڕێژەیش بی کەواتە ئەمن دەبی چ بکەم وەڵامەشی هەڵەدانێم لۆ ژمارە هەفت چونکە ئەڵێ کام دەڕبڕین شیاو نییە کەواتە من ئەڵێم چە ناڕێژەی
پرسیاری 12 دەڵێ کام وەسفکردن شیاوە بۆ ڕەجی 1/4 سالب هاتیە کەواتە چییە؟ ناڕاستی. پرسیاری 13 کام لەم ژمارانە ناڕێژەیە؟ ناڕێژەی گوتمان هەر ژمارەیەک ڕەجی نەبوو دەبیتە ناڕێژەی کەواتە ئەی دەبیتە وەڵامی ڕاست.